فەرزاد کەمانگەر کێ بوو؟ فەرزاد بە چەند مانگ یان چەند ساڵ لە زیندان نەبوو بە نووسەر یان خاوەن ئەو کەسایەتیە ئەدەبی، سیاسی و کۆمەڵایەتی و مرۆڤ دۆستیە. سەرێڕای گەورە بوون لە بنەماڵەیەکی هەژار و کەم داهاتدا کە ناچار بووە هەر لە منداڵیەوە کرێکاری بکە، بەڵام ڕاستیەکەی ئەو خاوەنی پاشخانێکی دەوڵەمەندی کولتوری سیاسی هەبوو. فەرزاد کەمانگەر خوێنەر و دۆستێکی گەورەی کتێب و بەگشتی بواری ڕۆشنبیری بوو. ئەو تەنیا مامۆستای سەرەتایی گوند بوو، بەڵام ئەو هەر وەک بەهمەن عیززەتی و سەمەد بێهرەنگی بەزانابوون مامۆستایەتی لە گوند هەڵبژاردەبوو هەتا خزمەت بە منداڵانی هەژار بکە. ئەندامی دەستەی بەڕێوەبەری ئەنجومەنی سنفی مامۆستایانی کامیاران بوو. ئەندامی دەستەی نووسەران و سەرنووسەری گۆڤاری مانگنامەی ڕوویان بوو. شێعر و وتاری لە حەوتونامەکانی سیروان و ڕۆژهەڵاتدا بڵاو دەکردەوە. بۆ یەکەم جار لە مێژووی کامیاراندا فەرزاد کەمانگەر دەست پێشخەری کردنەوەی پێشانگای نیگارکێشی بۆ منداڵان کرد و دواتر چەند پێشانگای دیکە لە شاری کامیاران کردەوە. ئەندامی دەستەی بەڕێوەبەری ئەنجومەنی ژینگە پارێزی ئاسک بوو. ئەندامی ڕێکخراوی مافی مرۆڤی کوردستان بوو. ئەندامی کۆمەڵەی چالاکانی مافی مرۆڤ لە ئێران ئەنجومەنێ فەعالینی حقوقی بەشەر دار ئیران بوو. ئەندامی ڕێخستنەکانی پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک بوو. بۆ یەکەم جار لە کامیاران و گوندەکانی دەوروبەر بە دەستپێشخەری فەرزاد کەمانگەر کتێبخانە بۆ قوتابیەکان و تەنانەت لە مزگەوتەکان کرایەوە. یارمەتی تووشبووان و گیرۆدەبوانی بە مادەی هۆشبەر دەدا کە دەست لە مادەی هۆشبەر هەڵبگرن. بە پارەی کەمی مامۆستایەتی جاری وا هەبووە کە ئەو نەورۆزانە جلوبەرگ و پێڵاوی بۆ منداڵانی قوتابیانی خۆی لە گوندەکان کڕیوە.